الشعب اليزيدي هو جزء من الشعب العراقي، فيجب أن ندعم، لا ندعم نحن الحكومة العراقية، ليس هي بحاجة إلى ئێمە هەمومان عێراقین پێکاتەی ئێزیدیەکان بەشێکن لە گەلی عێراق، بەڵام پشتیوانەکانی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق لە ئاسپێداویستی و داواکاریەکانی ئێزیدیەکان نین. دەمەوێت ئەوەش بڵێم تەنانەت وەک پێکاتی کریستیان و ئاشووریەکانیش سیر ناکرێن. پێکاتەکانی تر لە حکوومەتی عێراق پۆستیان هەیە، بەڵام پۆستی حکومی لە عێراق بە ئێزیدیەکان ڕەوا نەبینراوە. دەمەوێت ئەوەش بڵێم پۆستی دادوەریش بە ئێزیدیەکان ڕەوا نەبینراوە. لە هەموو عێراقدا تەنها یەک ئێزیدی کراوە بە دادوەر، ئەویش لە سلێمانیە. ئیتر لە سەرتاسەری عێراقدا دادوەرێکی ئێزیدی نابینیت. لای هەمووانیش ڕوون و ئاشکرایە پێکاتی ئێزیدیەکان قوربانی گەورەیان لە عێراق داوە. چەند جارێک کۆمەڵکوژ و دەربەدەر کراون، بەڵام وەک کەمە ئاینێکی تری عێراق لە هاوشانی مەسیح و سونە و شیعە حسابی بۆ نەکراوە. الباروميتر الديمقراطية والاستقرار هم أمران: المرأة والأقليات. دیموکراتی و سەقامگیری پەیوەندی بە دوو پرسەوە هەیە، ئەوی ژن و کەمینەکان. ئەگەر ڕەوشی ژنان و کەمینەکان باش بن، ئەوە ڕەوشی ئەو وڵاتە باشە. ئەگەر باشیش نەبوون، ئەوە باسکردن لە دیموکراسی و سەقامگیری بەهایەکی نابێت. لە سەرەتای دامەزراندنی عێراقەوە ستەم لە پێکاتە و کەمە ئاینیەکان کراوە. گەورەترین ستەمیش کە لە پێکاتی مەسیحیەکان کراوە یاسای باری کەسێتی عێراقە، کە بەپێی ئەو یاسایە زیاتر لە 20,000 لە پێکاتەکانی تر ناچار بوون ئاینی خۆیان بگۆڕن بۆ ئیسلام بە پێویستی خۆیان. مادەی 26 یاسای کارتی نیشتیمانی وای کردووە کە 20,000 هاوڵاتی مەسیحی و ئێزیدی و کاکەییەکان و سائیبیەکان بە پێی ناسنامە ببن بە موسڵمان.